سوپای عراق جوڵەی پێکرا و هێزەکانی پێشمەرگەش خرانە حاڵەتی ئامادە باشیەوە ئەمە سەردێری و هەواڵ نەبوو کە لە ئێوارەوە بەشێک لە میدیا و سۆشیال میدیا باسی دەکەن بەڵام ڕاستیەکەی 1964 ڕوونی دەکاتەوە کە بەو شێوازە نییە سەرەتاوا بڵاوکرایەوە کە هێزێکی سوپای عراق بەرە و کێڵگەی نەوتی قەمبار لە سنووری گەرمیان جوڵەی پێکراوە دوای بە دەراچوون و قسەکردنمان لەگەڵ لیوە ڕوکن ئیبراهیم سەلاح کە فەرماندەی فێرقەی شەشی سوپای پێشمەرگەیە لە سنوورەکە و باسی لەوە کرد کە و دەنگۆیانە هیچی ڕاست نییە ئەسڵی بابەتەکەوەیە کە دوو فەرمانبەری سەر بە عێراق هاتوون بۆ کێڵگەی نەوتێکە داوایان کردووە بڕۆنە ژوورەوە بەڵام ئەوان ڕێگریان لێکردوون لەبەرەوەی هیچ هەماهەنگیەک بۆ هاتنە ناوەوەی کێڵەکان نەبوو دوایەوەی کە ڕێگریان لێکراوە ئەوان بە تووڕەیەوە وەکتویانە هێز دەنێرین بۆ سەرتان بەڵام وەک باسی کرد تا ئێستا واتە تا ئەم کاتژمێری کە من قسەیدا دەکەم هیچ شتێک ڕووی نەداوە ئەمە بەوە کۆڵمان نەداوە قسەمان لەگەڵ مقدم محەممەد چەوری کرد کە فەرماندەیەکی دیکەی پێشمەرگەیە لە سنووری دۆستخورماتوو ئەو باسی لەوە کرد کە ئەو دەنگوانەی کە باس لە جوڵە دەکردنەوەیە کە هێزی پۆلیسی فیدراڵی شوێنی حەشدی شعبی گرتوتەوە لە سنووری دۆستخورماتوو ئەوەش بەهۆی ئەوەی کە مەراسیمەکانی یادی عاشورا هەیە کە حەشی شعبی بۆ پاراستنیە دانراوە ئەو باسی لەوە کە دوای کۆتایی مەراسیمەکان ئەگەر ئەو جوڵانە ڕێک نەکرانەوە نەچوونەوە شوێنی خۆیانەوە ئەو کاتی ئێمەش ئامادەی خۆمان وەردەگرین هەر کەمێک پێش ئێستا شانەی ڕاگەیاندنی ئەمنی عێراق لەسەر ئەو دەنگۆیانە ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە و وێڕایەوەی کە ڕەتی کردەوە هیچ جوڵەیەک لەلایەن سوپای عێراق و هێزەکانی حەشدی شعبی و پێشمەرگە لە سنووری ناوچە جێناکوان ڕووی نەداوە ئەو باسی لەوە کرد کە ئەو ناوچانە بە هەماهەنگی لە نێوان حکوومەتی فیدراڵی و هەرێمی کوردستان بەڕێوە دەبرێن هەماهەنگی تەواو هەیە لە نێوان پێشمەرگە و سوپای عێراقدا و تەنانەت باسی لەوە کرد کە لە داهاتووشدا ئۆپەراسیۆنی هاوبەشیان بەیەکەوە دەبێت لەو ناوچانەدا کە لەژێر سەیتەرەی هەردووک لایەندایە وردەکاری زۆر هەیە لەسەر ئەم بابەتانە دەتوانن سەردانی 1964 دۆتکەی ئاردی بکەن و زانیاریەکان لەوێ وەربگرن